هەفتەیە لای کابرا تێرە مریشکێکی 4 کیلۆ و چارێژیمان لە بۆدانەیە دەسە قەپانی لۆمان شایە دەستێکی لە جوان ڕاکردی و ئیمکانێتی ئەومان نەگوت $6 لەو ڕۆژێ و ڕۆ لە دەوازنی جۆدی بە 1500 2000 مریشی سۆر جۆدی بە 4000 350 ئەو مریشکە لە ئێستادا بەس ئەوە ماوە بیخێتە ناو مەنزەڵەوە دوای ئەوەی شەوی ڕابردوو 964 ئاشکرای کرد کە نرخی مریشک هەرزان بووە ئەم مریشکە بە چاکراییەوە ئێستا نرخەکەی 7,500 تا 8,000 کە ینی 2 کیلۆ 2 کیلۆ 300 2 کیلۆ 300 گرامە لە ماوەکانی ڕابردوو ئەم مریشکە نرخەکەی تا 11,000 بوو دوای ئەوەی 15 ڕۆژ پێش ئێستا نرخی مریشک تا نزیکەی 4,000 ڕۆیی دوێنێ شەو نرخەکەی دابەزی بۆ 3,100 ینی ئێستا بە 3,100 لە دوکانەکان لە هەولێر دەفرۆشرێت ئەمە پێشتر بای 12,000 بوو ئێستا بە چاکردن و ئامادەکراوی بای 7,500 دینارە ینی ئەمە دەتوانم لە نزیکەی 4,000 جیاوازی هەیە لە نرخەکەی من لە یەکێک لە دوکانەکانی فرۆشتنی مریشکم کاک محەممەد خاوەنی ئێرێ کاک محەممەد سڵاوت لێ بێ گەربێتە ماندوو نەبی باش نەحواڵتان زۆر سپاس باسی ئەو هەرزان بوونم بۆ بکەم باسی ئەو هەرزان بوونەی مریشک ئێستا لەو زروفەی دنیا زۆر گەرمە لە دەوازن دەمری نەخۆشی زۆرە ئەنفلۆزا زۆرە دەرد زۆرە مەسروفیشی زۆرە مریشک کەم بوو کە مریشک کەم بوو ساحب دەوازنەکان نائیلازن ساری مریشی بەسە بێخی باز ئێستاکە لە بەدەر مریشی ناسک مریش $6 هەیە مریشی سۆرەیە ئومات هەیە $6 لەو ڕۆژێ و ڕۆ لە دەوازنی جۆدی بە 1500 2000 مریشی سۆر جۆدی بە 4000 350 کابرا دێ مریشکەشی ناسک ناکرێت لێ بە 3850 لەبەرەوە یەک مریشک ئەگە 3 کیلۆنی بیتن تقریبان 7,000 تەکلیف دەکاتن 7,000 پارەی کیلۆ گۆشتێکە کابرا دەستی دوو سۆری دەکری بە 5,000 بە 6,000 کە بازاری ناشی ڕاوەستا خەرکەکە مریشی ناشی ناکردن وەی لێ دێ ساحب دەوازنەکانی دەبی هەرزانی کەن نائیلازی نییە چکە گاز گرانە مەسروفی زۆرە لێی دەمری عرەسی هەیە یعنی مەسروفاتی زۆرە سەبر خەکەکەش بوویتە ئەوەی کە سەبەبی ئەوی مریشی ناسک ناکڕی مەیلی دایتە سۆر و مات و ناشی ئێستاکە مریشی ناسک ڕووی لە ئەرزانیە لە بەرامبەر 15 ڕۆژ پێش ئێستا مریشک لە ناو دەوازنی بە 3,500 بوو 600 بوو ئەو شتۆکە شەوی دوی مانجەیە مریشک بە 2,850 دینار بە ناو دەوازنی یعنی تقریبان 1,000 دینار 700 دینار هاتە خوارێ ئەلێرە بە 300 دەدەن بەڵێ بە 300 ئێستا لە ناو دەوازن بە 2,850 بە عملەی مەکتەبێ مەسروف بۆ 2,900 کاو جملە سێ لە بۆ دوودێنی عقی ڕێ و عقی مادی بوونی سفادەکە لێ وەردەگریتن کاک محەممەد ئەگەر ئێستا ینی باسیشم کرد ئێستا 2 کیلۆ بە چاکردنەوە 2 کیلۆنی بە چاکردنەوە 8,000 دەوەستێت 8,000 کەمتر ڕادەوەستن ئەو وەختی کە بە 3,850 بوو 10,000 11,000 ڕادەوەستا لە هەر مریشکێکی 3,000 زۆر فەرق دەکاتن لە بۆ خەرچی مشتری مەبوو پێنجشەمان داهات ڕۆژی ئەتیای داهات 15 قری دەبرد 20 مریشی دەبرد لەو زروفە ئێستا کە مریشک گران بوو 3 قری دەبرد 2 مریشی دەبرد تەوەی ئیمکانیەتی وەم نییە ئەمن مریشکێکی بکڕم بە 7,000 لۆ خۆم دەچم گۆشتی حیوانی دەکڕم کە تەبان هەر یەک مەسروف دەکاتەوە مریشکێکی ناسک بە 8,000 ئیچری گۆشت هەر بە 20,000 ئەوە لە مریشکی گەورە و گچکە هەمان نرخەیە فەرقی هەیە مریشک نەوعیەتی زۆرە مریشی گچکە هەیە مریشی گەورە هەیە مریشی وەسەط هەیە مریشی بەغدادی هەیە مریشی گۆترە هەیە مریشک نەوعیەتی زۆرە کامیان زۆر مەرغوبە 3 کیلۆ بەسەرێ مەرغوبترین مریشک لە بازاری کوردستان سێ سارێ مەرغوبترین مریشکە لە هەموو برێ لە کوردستان لە هەولێر لە سلێمانی لە هەموو پارچەکان مریشک بچووکتر بێ خۆشترێت مریشە خوار 3 کیلۆی بخۆشترە باز لە ناو کوردی خۆمان ئەوە بەوە سێ بەسەرێ بیتن 4 بی 5 بی هەتا بگرە 6 و 7 بیتن نەفەر هەیە ئێستا برادری خۆمەدەێ دەبا مریشکم لەوینەیە 6 کیلۆنی بە گۆتی گچکەیە 6 کیلۆنی بە وتی دیگچکەیە بەخۆشی ئەگەر نا مریشک 3 کیلۆ بەرە خوارێ سەعیتری مریشکە ستانداردە ئێستا لە دەواجینەکان ینی نرخەکە لەوێ هەرزان بووە لەوێ بەرهەمهێنان زیاتر بووە بەرهەمهێنانەکە زیاتر نەبووە مریشتیت کە لە بەدەریاتە مریشتی ناسک ئێستاکە لە بەدەر مریش ناسک سۆر هەیە $6 ئومات هەیە کابرا نایە ناسکێ بکری سۆر و مادەکەی دەکریتن بالفعل کە ئوماتەکەی سۆرەکەی تامی خۆمانی دادن کاکە قەڵە و گرانە قەڵە و گرانە بەڵێ ئێستا ئەمە هەمووان بەس خلاص بووە سایری دابەزی ئەومات ئێستا لەو بازاڕێ ڕۆ بە 2,850 لە ناو دەوازنی زۆر هەرزاندرە لە مریشی ناسکەکەی لە چاو لە 15 ڕۆژ پێش ئێستا کە مریشی ناسک بە 3,750 بوو ومات هەزای ناری فەرقە هەزای نا زۆری فەرق دوای ئەوەی کە هەرزان بۆ نرخەکە جم و جۆڵ کەوتوتە باز زۆریش فەرقی کردیا
کابرا دێ مریش گەشت دەباتن بای هەفتەشتە زاریە هەفتەیە وەلای بای 15 زاری بوو کابرا لە جیادیەکی سەیان دەباتن زمو زۆر لەش زۆر کەتەنەوە بازاری ئیشاڵە هەرزاندریش دەبیتن ئەگە بازار هەر ئەوهابی مریشک دادەبەسی خەرگەگە لە دەست خەرچە بەڕاست ببرم ئەگە کابرا مریشی ناسک نەگری مەیری بداتە سۆر و ماد و شەدەلارەکەی ناسکە دادەبەسی ڕەوازەکەی نامینە دادەبەسی ئەگەر لەسەو بازارێ ئەو ڕۆبڕۆی دەبیادا پێنجشەی مریشک بێتەوە دوونیوی ئیشاڵە دێتە خوارد دوونیویش هەرزانتر بی لە بۆ باش لە بۆم لایکی باشترە لە بۆمە کابرا ئێستامە هەزای چاکن نێوەردەگرین ئەو چاکنە کابراگە گرام یەقلی دەبا ڕزەگارزان پێنج قلێ دەبا هەبووە هاتبیتن بڵێ عەزیشم لێ بەس زۆر ناکەر کەسە بووە وەڵی هەفتەیە لای ئەو برا بچکەم لەگەڵما هەفتەیە لای کابرا تێرە مریشکەشی 4 کیلۆ و چارەجیمان لە بۆدانەیە لەسەر قەپانی لۆمان شایە دەستێکی لە جوان ڕاکردی و ئیمکانێتی ئەومان نێگوت ئارە وەڵا گوت ئیمکانێتی وەم نییە لەبەر ئەمریکای 4 کیلۆ چارێک بەلایەکمی 80,000 تقریبا زۆر زۆرە کابرا دەری ئیمکانێتی ئەوم نییە بەس ئیشاڵە هەردا دەبەزی و لە هەموو لایەکی باشە ئێستا ئەگەر بێتە دوونی دوو ڕووباکی بەخوای گەر لە دوازینی زەرەر نییە لەبەرەوەیەکە بە دوونی بازارەکەی سەرێع دەبی زم زۆری پێیا دەبی مریشکە زوو دەفرۆشرێ ڕەوازی زۆر دەبی هەم لە یاگی سپادی خۆی لێ دەکات